ئەگەر من نەیەم بۆ لای تۆ پێش تۆ نەکەوم تۆش نایی بۆ لای من گوێ لێیە ئەو مەسەلەکەیە ئەرەوەڵڵا ئەرەوەڵڵا بە دەرەجەی یەک لە کوردستانە ئەرەوەڵڵا لەلایەن برادەرانی پارتیەوە و بە دەرەجەی یەک پێشوازیار لێکن کە بێ کوردستان داگیرکا و کەرکووچ و مووسڵیش و ئێرە داگیرکا ئەرەوەڵڵا وەڵامەگرەیم زۆر هەیە بە دەرەجەی یەک ئەرەوەڵڵا ئەنجاوە برادەرانی خۆشمان لە هەموو کوردستان ئەینا ئەتوانێت بەغاژ مەنعیکات و ئەمانیش مەنعیکەن و نێت ئەتەمەنی تۆ قوڵەکەی ماڵەکەی داگیرکەن نەوەڵڵا پارتی بۆ هاوکاریانەکە والله تەمەن مەسلحەتی لەگەڵ ئەویایە بۆیە نەوتی ڕادەست کردو غازی ڕادەست کردووە هەموو شتی کوردستانی ڕادەست کردووە ئەرەوەڵڵا قوربان من بە دەرەجەیەک من دەڵێم خەباتکەری یەکەمی کوردستان ئەوانن ئەرەوەڵڵا بە دەرەجەی یەک خەباتکەرن لەبەرەوەی بەرپرسەکەیان قایدەکەیان ڕئیسەکان گیراوە چەند ساڵە 30 ساڵە 25 ساڵە لەژێر بەحری هینە ئیبراهیمیە دیار نییە و گومە و کابراوەتە بەقەدەر سەدەوە ئێمە بەرپرسەکانمان حاضر و ئێمە ئێستش حاڵی حاضر بۆ 3 مانگەشێ من وەکو کابرایشی ماعاشخۆر 3 مانگە 2 مانگ و 10 ڕۆژە ماعاش وەرنەگرتووە وەڵی غەدرە گوناحە تەمەیسە تۆ خیانەت بە ماڵ و مناڵ و عایلەی خۆت کە فەرقی چییە ئەوان باوکی میلەتی کوردن وەکو ڕیشپیە وەکو گەورەیە وەکو گەورەیەشی بەرپرسێکی کوردستان یعنی گوناحە خیانەتکەن تێگەی ینی زۆر غەدرە و زۆر گوناحیشە و ئەنجا لە دوای بەڕێز مام جەلالی کە نەما کوردستان فەوتا ئەرەوەڵڵا داواکاریمەوە یەکەوان نێڵ و ڕێ بگرن و نێڵ بێ خاکمان و وڵاتمان و نیشتیمانەکەمان داگیرکە نیشتیمانەکەمان وەکو باوکو دایک وایە پیرۆزە قابل نیازی چی هەیە ینی نازیەوەیە نێت هیچی لەگەڵ لێرە هەیە مەڵکی لێرەیە ماڵی لێرەیە سەرد و سامانی لێرە ناوەڵڵا هێشتا لێوتشی ڕادەستکراوە بۆ 50 ساڵی ئیمزا کراوە کە نەوتی دراوەتێ هێشتا بۆ نەعالیای کوردستان داگیرکە سەوەتە 75 72 دێ کۆنتڕۆل کراوە هەمووی ماڵ و مناڵ و حیوان و ئاژاڵ و سەرد و سامانی کوردستان ماڵی بەجێت و ڕۆیۆ کابرا گەورەترین دوژمنی کورد لەناو هەموو دوژمنەکانە تورکیایە چونکە دوژمنەکانی تر هەر هیچ نەبێ بەناو ئەڵێن کورد هەیە ئەو هەر ئیعتراف بە کورد ناکە بەس ئیتر بەداخەوە جەماعەتێ بوون بە جاشی ئەو وڵاتە و ئەمانەی تریش کە ئەو جاشایەتیە قبوڵەکەن وەکو ئەو تاوانبارن ئێمە ئەبینین کە لە ڕاگەیاندنەکانە لە جاتی لایەنی داگیرکەر تۆمەتبار بکەن ئیهانەی بکەن یەن کوردەکان ئیهانەیەکەن ئەڵێن ئەوان بۆ لە کوردستانن و منتیقەی کوردستانیان بەشێک لە کوردستانیان بە تەواوی کردووە بە سەربازگەی تورکیا هەچ کەسێ بۆ هەج داگیرکەرێک کار ئاسانی بکە بە هەچ شێوەیە بێ ئیشێکی غەڵەتەکە تەبعاً وایە بەڵام ئەمانی تریش کە لێی بێدەنگن ئەوانیش تاوانبارن چون بە بەرچاوی ئەوانیشەوە ئەکرێ وەزارەتی پێشمەرگە ئەگەر هی هەر هەمویانە من گوێم لە ڕاگەیاندنێکی وەزارەتی پێشمەرگە بوو ئەڵێ ئێمە بەشداری ناکەین یعنی ئێمە هجووم ناکەینە سەر پەکەکە یعنی ڕێگە بەوانەین با ئەوان هجوومکەن ئێمە هجووم ناکەین یعنی فەرموچیان لە یەکەن لیان بکەن گەریلاکان ئەوانەی بەبێ مەعاش تەنها وەکو کوردێک بەرامبەر بەم هەموو چەکە پێشکەوتووی تورکیا وەساون و دیفاعەکەن من خۆم بە بچووکی تاک بە تاکیان نەزانم بە تایبەتی ئافرەتەکانیان من کە و ئافرەتانەیە بینم یعنی لە ماڵەوە سەیری تەلەڤیزۆنەکەم گریان نمێ ئەم هەموو گەنجە ئەم هەموو کوڕە جوانە پیاسەیەکە ڕائەبوێرێ ئافرەتێک سنگی ناوەتە بەردەم ئەو هەموو چەکە پێشکەوتووەی ئەو دوژمنە دڵڕەقە من بچووکی هەمویانم ئەوانەی کەن یعنی لە هی ئەسحابەکان پیرۆسترە هەر لە دینە ناڵە دیفاع لە ماڵ و شەرەف و ناموسی خۆت بکەیت بکوژرێ شەهیدی خۆ دینەکانم یان واڵێن دەیتر لەوانە شەهیدتر لەوانە پیرۆستر من بچووکی هەر هەمویانم بەڵام بە تایبەتی ئافرەتەکانیان بە تایبەتی ئەوانە سمبولن ئەوانە سەرکردن نازانم چۆن تعریفیان کەم چۆن باسییان بکەم نازانم وڵای وەکو کورد هەموو کەسێ نیگەرانی بەوەی کە و هێرشانەی تورکیای کاتە بتەوێنێتەوەوان دوژمنی ئەمن دڵسۆزی میلەتی کورد نین ئەو کەسەش ڕێگەیان پێ هەر دوژمنی کوردن طبعاً لە 100 نەک 150 چونکو هیچ شتێ بەبێ هاوکاری نابێ هیچ شتێ بەبێ هاوکاری بێ ڕێنمایی نابێ گوێ لێ برای بەڕێزم ها بەگەر لاڵێم ئافرین بۆ خۆڕاگرنی خۆیان
هەرەو نەشم پێ زیاترم پێ نییە